تنەبوو دبرایەن هەبوون. ناوەیەکی بەختیار و ناوینی دیژی بێبەخت بوو. وان بڕیاردا کۆدڕاوا پەیدا بکەن. بڕێوەکەتن مەشیان بهشتە سەر کەهنیە و بهنا خۆبەدان. بێبەخش بەختیارە گوت بنە ئەم ڕاتبێتە بخۆن بلا ڕاتبێ مژی بمینش بۆ جارا دوویەم. بەختیار گۆ باشە و چ پێرە هەبوو دەرخست و هەبرە خوارن. پشتی کوبڕێکەتن و ئاوایەکی درێژ دەرباس بوو. دیسا برچی بوون. بەختیار گۆتە بێبەخت ئێدی دۆران ڕاتبێتەیە کوان بخۆن. بێبەخت بەرسفدا ئەس نادمەتە ئەف تەنێ پارا منە. بەختیار کۆ ئەف نەمێرییا برایە خۆدیت ژێرە گوت وێ چاخێ ئەس هەڤرەتیا زلامەکی وەکەتە چافتاری ناکم. ئەمێ لەسەر بێ دووریێژی هەف جودا ببن. بەختیار و بێبەخت هەر بیەکە ڕێیەکە دین چوون. پشتی دەمەکێ بەختیار ڕاستیەها شەکێکە بنهات وەی شەبێل وەرستری خۆ دە پشتا دیواردا مات کرد. هەندەم دەرباس نەبووک و شێرەک پاشە بلنگەک چەقەلک و ڕۆڤیەک یەک پشتایەکی کەتن هەندورەیەش. شێر بەرێ خودا ڕۆڤی و گوت ئەف ji بۆی چییە کو دەمەکێتە چ دەنگ و بەحژمرە نەگوتنە؟ ڕۆڤی بەرسفدا و گوت نو دە خەبەرکەتنا دەستێ من لکونا ئێشتا مشکێکی خۆدی 12 زێران هەیە. سەرێ سبەهێک و ڕۆژ لە ئێشتە دێ دەرتخەی دەربا و لەبەر تاوێن بوان دلیزێ و بوان یارێنیان دکێ. گاوا کڕۆژ دچێ ئاواژی بوان دەبێ کو ناخوا. خەبەرا دویەم ژی ئەوە کو ئەو دیوارێک و لە پشتا ئێشە 7 و 5 زێر تێدە بە شارتینە. پشتی چەند گۆتن بێژاندین حەیاتە درینیان جوانان خۆ بەلافکردن. ڕۆژادین کوتاڵێ لێدا زێر دەرخستن دەربا. وەختیارێریش برسەر و زێڕگرتن. پاشە چووک و 5 زێڕاژی دەرخست. بزێڕان کۆشکێکی گەلێکی خۆش دناوایەکی تێدا ئابا کرد. 14 دەڕوازەیان کۆشکێن هەبوون. لەبەر هەر دەڕوازەیەکێکی شیریکێکە ئاڤێ هەبوو کوڕێویژی ئاڤێ بەخۆن. ویژنە بەدارێن خۆرە گۆتبوو کو هەکە چاوێن وە بە کەسێکی کەت کو ئاڤێ بەدوخۆی وی بەخوینن ژۆڕێ و بینن بالمن. پشتی دەمەکێ ئەو زلامێک و بەختیار خۆست هاتە بەردەستێنەوە بەداران. ئەو برن بال بەختیار کولچاوی ویل برایەوی کەت ئەو ناسکر و کوزانی بوو بێبەختێ برایەویە. دەستێ خواابێ سوتویێوی و دڵخۆشی دایێ. سۆزداوی حەیە مال و ملکی خۆ بکێ دپشک و بدێ برایە خوام. لێ بێبەخت لە جهێ سپاسیە گوت تا ئەم مال و ملک شکوانیە ببێژە دەکۆ ئەجی هەرم شخۆرە پێدە بکەم. بەبێ ڕەنگی بەختیانە چار کرد و سەر بهێتیا خوژێرە ببێژێ. بێجە بێبەخت وەکی بەختیارێ برایە خۆ بچوو خۆ لە ئاش بەشار. پشتی دەمەکێ حەیاتا درینیان وەرجبیان. شێژ ڕۆڤی پرسی ji بۆی چە بدەمەکێتش من ڕەدەنگ و بێسییان ناینێ؟ ڕۆڤی دەبەرسپاوی دەگوت ئەس قوربان جارا دیکوم ئەو خەبەرشتەرە گوتم مرۆڤەکی خۆت ئاشتە بەشاردبوو. وی هەموو گوتنێن مەبیستن و سبەهێ هەموو کو 5 زێڕان برن و شخۆر هەگرە کۆشک. نها ئەسقەت نابێژم کو حەیا ئاشنەیە گەرانتم. شێر فەرماندا کو لە هەر جهێ ئێش بگەرن. پشتی دەمەکەی بێبەختیتن. ئانین دەربا و جهدە پەرچەکردن و خوارن. چیرۆکامە چوو دیاران ڕەحمەت دێ و بابێن گوهداران.